مەسا تۆ بۆ چی واڵیت و حەقت چییە بەسەر کچی خەڵ و حەقت چییە بەسەر کوڕی خەڵکەوە؟ من حەقم هەیە بەسەر تاک بە تاکی خانەوادەی کوردیەوە، چونکە کاتێک لە گەڕەکەکەیە لە یەکێک قەومیت لە من ئەقەومێت، لە شارەکەم ئەقەومێت، کاتێک کچێک دەستدرێژیە کرێتە سەر لەم شارەیە، دەستدرێژی کراوەتە سەر عایلەی من. کاتێک کچ لەسەر ناموس ئەکوژرێت، هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ڕێگەی بۆ خۆش کراوە فەساد بکە، دوای ئەوە کەوا ئەکوژرێت ئەنجاوە لە سەیری کۆمێنتی خەڵکە گشتێڵێ دەستی خۆش بێت، دەستی خۆش بێت. تەمام بسێ ساڵە لە دەرەوەی وڵاتم ئەزە لە دایک بوومە لێرە گەورە بوومە. لە پێشتر لەوانەیە زۆر غەڵاتیم کرد بێتن، یعنی نەمزانی کە ئەو شتانە غەڵات بوو بێتنیان لە کۆمەگایەکی زۆر مسلمان نەبوو کە برێم فێر بوو بم ئەو شتانە بکەم کە شتەکە باشە یا غەڵەتە. ئامین یا ڕەب. دوای لەگە کوڕێکتر یەکترمان ناسی، کوڕەکە کورد بوو، ئیتر قسەی کرد، پێگوتم کە ئەمێ یەکترمان خۆش بوێت و دێمە داوات و ئەو شتانە. زۆر باشە. هیچ کاتێک خۆشویستی ئەو شتانەم نەکرد بوو، بەس لەگەڵ ئەو کوڕم دی زۆر خۆشم وی زۆر عاشقی بووم. پاش ئەو کاتە عایلەکەی من ناساندم، پێیان گوتمبانە بێتە ناشەرعی و شتێکی غەڵەت لە نێو بێرمان ڕوونەدات. کە عایلەکەم ناسی تر وام زانی کە شتەکە هەتا ئەبێتە ڕاستی ئەوانە، هەندێک شتی غەڵەت لە نێومان ڕوویدا. پاش ئەو کاتە ئاشکرا بوو کە ژنی هەیە، ژنێکی ئەوروپی هێنا بوو. باشە. ئێستا زۆر گەڕایمەوە، لە خوای گەورە بەزیاد بێ، بەس ئەترسم خوای گەورە لێم خۆش نەبێتن. خۆلێت خۆش بێ کچە شرینەکەم هەر تاوانێکە لەگەڵ ئەو کوڕیا کردووە کە پێشتر سەتریکە، خۆلێت خۆش بێت. تۆش لە وڵاتێکە ژیاوی دوورە لە دەستور و یاساکانی ئیسلام، خوای گەورە لێت خۆش بێ یا ڕەبی. بس ئەوە سەر ئەنجامی حرامە کچە شرینەکەم، سەیریکە ئەوە سەر ئەنجامی حرامە. کاتێک کە تۆ لە ڕێگەیەکی ناشەرعیەوە دەست لەگەڵ کوڕێکاتیەکەڵ ئەەکەیت، ها بزانە ئەمانە لە پێستی مەڕادێنە پێشەوە. یا بەس زۆر باج بوو بە هەموو شتێکی، بە هەموو بە جوانی، بە خۆشەویستی، عایلەکەمی پێناساندم، عایلەکەی خۆی پێناساندم، هەموو شتێک بە نۆرماڵی ئەڕۆیش. یعنی من نەمەزانی کە ئەو لە فێڵێکە لەم وایە بزەبتە ها بزە من باش بوو. وما أصابكم سركا كتشرينكم وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم. أوي كتوشد بوا كسابتي دسي خوتا تاواني خوتا بويا لومي كسمك لومي خوت نبيت. بويا دايما وقتوا البيوت من أبوابها خواف من لدرقا كانوا بشنا مالا كانوا هركس يك لديوار وهات مالطا ولا سربان وهات مالطا باشە لە شاشەی مۆبایلەکەەوە هاتە ماڵتەوە داوای لێکە کردی زەواجی لەگەڵاوکەی بزانە سەرکەوتو نابێت. ئەو کەسە بێ شەرمە بێ حەیایە، بۆیە لە دیوارەوە دێت، بۆیە لە سەربانەوە بدێ، بۆیە لە شاشەی مۆبایلەوە دێ. ئەگینا ئەگەر شەریف بێت لە دەرگای ماڵەکەت ئەدات، دێ دەستی باوکت ئەگرێ و ماچی ئەکاڵێک چەکەتم بەرێ. ئەو کاتە تۆ مەرج و شەرت و هەموو شتێکی لەگەڵە ئەبڕێنیتەوە و زەواجی لەگەڵا ئەکەیت. بۆیە جاخۆ سەیریکە ئەم هەموو موسڵیحە هەن، ئەم هەموو مامۆستا چاکە هەن، بەڵام خەڵک گوێمان لێ ناگرێت، یعنی گوێی لێ ئەگرێت بەڵام تەطبیقی ناکات. یعنی کوڕێک ئامادەیە بێتە پێشەوە لێت 1000 جار بە قوربانی ناو ڕوحە بێ، 1000 جار بە ساقە بێ، 1000 جار خۆی بکاتە نعلەکانی پێت لەبەر ئەوەی ڕاستی بکات. هەموو شتێک بۆکە، یعنی ڤۆیسی واو بۆ ئەنێرێت ئەتوێیتەوە کە گوێت دێبێت. ئەڵێم لێرە بە هەموو کچەکانەڵێم بتکایە بە هیچ کوڕێک ئەگەر هەرچیەک بکاتن قەت باوەڕی پێمەکەن. وەی بەدبەخسەت نەکە کچە شرینەکەم، کچ بە قسەی تۆ کات کورە بابەگیان مامۆستا جان هەتا بەخۆ کچە شرینەکەم ئەو کورەوە عەقڵێتی بە گاڵتەی، یعنی گاڵتەی بە عەقڵێتی ئێمە دیە. ئەم هاتووەڵێ چی خۆشەویستی مەکە سەی مامۆستا چەند تون ڕەوە هەڵێ تۆ نابێ بڕۆی لەگە کوڕی خەڵکا دەرچیتە دەرەوە. هەمووی درۆیە سوێن بەخوای گەورە مامۆستا جان. پاش ئەو کاتە یعنی لە پاش کەوتە ڕەمەزانەکە و خەلاص بۆ ئەو مۆزوعە ئینشاڵڵا خوای گەورە ئەو تۆبەی لێ قبول کردیمە، هەموو شەو نوێژێکم کردیە. ئەزانی دەرئەنجامی چییە؟ دەرئەنجامی هەموو ئەو شاشە فەسادانەیە کە 10 ساڵ پێش ئێستا من عقوبە دراوم لەسەری. باشە
بەرنامەی ئافرەتانەکرا ئافرەت ئەهات باشە بەرنامەی پێشکەشە کرد تازە خەڵک شاد ببوو بە شاشەی سینەمایی و شاشەی تەلەڤیزۆن و ئەوانە ئیتر کچی 12 ساڵان و 15 ساڵانیان هێنا لە ناو بەرنامەکە مایکیانەدایە دەسی ئەم کچەش باسی خۆشەویستیە کرد دەیگوت بەداخەوە من خیانەتم لێکراوە بەداخەوە من دڵم شکێنراوە لە کاتێکە ئەم کچە تەمەنی نەبوو بۆ 18 ساڵ وردە ئاوا شیرازی خێزانەکانیان تێکدا وردە وایان کرد کە کچ بێ حەیابێ وردە وایان لێ کرد کە ئیتر ژن دەمی درێژ بێ بەرامبەر بە پیا و ئیتر ئەوان ناویان نابوو قەوامەتیان ناو نابوو پیا و سالاری ئیتر دارعەساکە و پیاوەتیان دایە دەستی ژنەوە ئیتر ئەبێ ژن لە سەروی پیاوەوە دانیشێ ژن سیاقەت بکە ژن بازاڕی بکە ژن کەسابەت بکە ژن بڕوا لەفە بفرۆشێ ژن بڕوا چایخانە دابنیە ژن حیساب بۆ پیاو نەکا ژن ماڵی بەشکا 50 بە 50 لەگەڵ پیاوەکەیە ئیتر هەتا ئەمە ئێستای لێ دروست بووە باشە ئێستا پیاو دەرەکرێتە دەرەوە پیاو خەڵک دێ بۆ مزگەوت دەڵێ مامۆستا ئیمشەوەتوانن جێگەم کەنەوە والله لەم شارەیە خەڵکیان دەرکردوتە دەرەوە باشە هاتووە بۆ لای من مامۆستا ئەکرێ ئیمشەو لە مزگەوتا بخەوم ژنەکەم دەرمی کردووە باشەوە ئەوە دەرئەنجامی چییە دەرئەنجامی ئەو هەموو شاشە فەسادە بوو کە کەس نەیوێرا قسە بکات کە قسەش دەکرد ئیتر لە ئەوقافەوە لە ئیتر تەلەفۆنیان بۆتە کرد بەیانی وتارمەدە باشە قوربانگیان ئەو فەسادەیە کە ئێمە چەند ساڵە هاوارەکەین خانەوادەی کوردی شایەن نییە بەم واقعی ئێستا ئاگاتان لە کشەکانتان بێ ئاگاتان لە کوڕەکانتان بێت مامۆستا تۆ بۆ چی واڵی تو حەقت چییە بەسەر کچی خەڵکەوە حەقت چییە بەسەر کوڕی خەڵکەوە من حەقم هەیە بەسەر تاک بە تاکی خانەوادەی کوردیەوە چونکە کاتێک لە گەڕەکەکەیە لە یەکێک قەومیت لە من ئەقەومێت لە شارەکەم ئەقەومێت کاتێک کچێک دەستدرێژیە کرێتە سەر لەم شارەیە دەستدرێژی کراوەتە سەر عایلەی من کاتێک کچ لەسەر ناموس ئەکوژرێت هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە ڕێگەی بۆ خۆش کراوە فەساد بکە دوای ئەوە کەوا ئەکوژرێت ئەنجاوە لە سەیری کۆمنتی خەڵکە گشتێڵێ دەستی خۆش بێت بەس پێشترش ئەم کچەکە کاتێ لایڤە کردەوە کە کاتێ ڕووی بۆ شوقە کە کاتێ لەگە پشیلە و لەگەڵ سەگا ڕسمیە گرت و سێڵفیە گرت و سناپیە کرد هەر دەستخۆشییان لێ کرد هەر بە دەستخۆشی بە دەفاکردن کچەکەیاندا بەکوشت کە کاتێک هەر ئەکوژێت هەر ڵێن دەسە خۆش بێت بۆیە ئەو خۆشەویستیانەی کەوا ئێستا ئەکرێ خۆشەویستی درۆینەیە سەری هەزارەها کچی وەکو تۆی کرد بە قوڕە سەری هەزارەها عایلەی خوارد سەری هەزارەها پیا و ئینسانی بەڕێزی شۆڕ کرد لەم کۆمەڵگایەیە ئێمە ئەڵین وەئتوا البیوتە من ئەبوابیها کێت خۆشەوێ بڕۆ دەستی بابی بگرە و ماچی بکە و لە باوکی داواکە بڵێ خۆشم ئەوەی کە نەیان داپی کە پێداگیر بوون نابێت وەرە بکشێرەوە کاکە گیان خۆ دنیا شەق نەبوو ئەم کچی لێ هات بێتە دەرەوە جار یعنی نەسیحەتی خەڵکمان کردو بەڵام خۆ خەڵک گوێ لێ ناگرێت وقلیل ما سارێکم هەبوو ئەمن دایک و باب و ئەوانم هەموو عایلەکەیم بینی هەتا عایلەکەشی ئامادە نەبوو ڕاستیەکەم پێ بڵێ کە ئەو ژنی هەیە و منداڵێکشی هەیە کاژنەکە ئەوروپیە لەبەر ئیقامە هێناویتیان لەبەر هەر هۆکارێکی تکەم عیلاقە لەمنەوە نییە ئەگەر هەر شتێکی هێنابێتی ئایا دایک و بابی ئەو کوڕە گوناحبارە بن لەو گوناحەتدا بەشدارن بەڵێوان کەی لە گوناح حەگەڕێنەوە کەسێک بێ کشێکی 23 ساڵان هەڵبخەڵەتێنێت باشە ئەوە کەی بیری لە گوناح کردوێتەوە کەی ڕۆژێ لە ڕۆژان ئاەتێکی قورئانیان خوێندوێتەوە کەی ڕۆژێ لە ڕۆژان لە مانای فاتیحە و لە ئیلاهی لەڵات تێگەیشتوونە خوشکی بەڕێزم من کابرای ڕۆژێک هاتە بۆ زانی وچێ وت مامۆستا من فعلم هەیە بە زمانی خۆی مەشروبیش ئەخۆمەوە باشە هەموو شتێکی خراپەکەم گوناحم ناگاتێ خێزانەکەم تەلاق دەم چکە حەزم پێی نییە تۆ هیچ ینی فرد بە جمهوریەتەوە نەماوە کابرا ئەڵێ یعنی تۆ لە یەک شوێنێکی ئەم ئیسلامیە جێگەت نابێتەوە هاتۆ پرسیاری گوناه هەم بۆ کات یعنی ئەو خەڵکە لی قەوماوە بەخوا لی قەوماوە کابرا نەنوێژەکە فعلی هەیە هەموو شتێکی خراپەکە یعنی تقتلون الحسين وتسألون عن دم البراغيث ئیمامی حوسێنیان شەهید کردبوو لە مەوسیمی حەجا کاتێ چێچێک مێشێک بەهاتایەتە سەر شانیان ئەیان کوشت خوێنی ئەو مێشە بەگیانیانەوە بۆ هاتن بۆ لای ئیبن عەباس پرسیاریانە کردیانەوت ئایا ئەم خوێنە بەنوێژە فەرمووی تقتلون الحسين وتسألون عن دم البراغيث خوێنی ئیمامی حوسێن ئەڕێژن ئەوە بە جائیز ئەزانن بە دروست ئەزانن بەڵام هاتوونە پرسیاری چیەکەن پرسیاری خوێنی مێشولاکەن ئایا نوێژی پێوە یا نوێژی پێوە نییە ئەو خەڵکە لە تەوحید و لە ئیسلامەکە لی قەوماوە باشە و کاتێک ئێمە ئەمانەوێ ئەخلاقی ئەو کۆمەڵگایە نێڵین تێکچێت شیرازی ئەو کۆمەڵگایە نێڵین تێکچێت هەزارەها خەڵک دەممان لێکاتەوە